گەنج لە هەموو جیهاندا هێزی کارە، هێزی گۆڕانکاریە، زۆر کاری پێدەکرێت و زۆر دەتوانێت لە گۆڕانکاریەکانە ڕۆڵ و کاریگەری هەبێ و بێگومان ئاینی ئیسلامیش بە تایبەتی گرنگی داوە بە گەنج. تەنانەت هەر لە سەردەمی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ هەموو هاوڵانی گەنج بوون و بێکەوە توانیویانە گۆڕانکاریەکی گەورە لە مێژووی ئیسلاما تۆمار بکەن. بۆ گرنگیدان زیاتر بە ڕۆڵی گەنج و کاریگەریەکەی ئێمە ئەمڕۆ ئەم تەورەیەمان بۆ ئامادەکردوون بە تایبەتیش لە ئێستادا کە گەنجانێکی زۆر بەتاڵنیان کاریانیان ڕوو لە دەرەوەی وڵات ئەکەن و نەتوانراوە سوودیان لە توانەکانیان ببینرە بۆ ئەوی کە لە وڵاتی خۆیانە ئەم گۆڕانکاریە بکەن و بتوانن سوود بە کەسانی تر بگەێنن. هەندێک وڵاتیش هەیە کە پەنابەرەکان گەنج بێدەکسەر ئیقامەیان ئاەتێ چونکە پێویستیان بە گەنج هەیە و ئازانن کە هێز و توانایەکی باشتری هەیە و توانای کارکردن و داهێنانی زیاتری هەیە. بەڵێ ئەزیزان باسی ئەم بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز فەرحان غەریب مامۆستای ئاینی. مامۆستا فەرحان سڵای خوارد لێبێ و کاتت باش دەستپێک ئەوە بپرسم ئاینی ئیسلام تا چەندێک گرنگی بە گەنج داوە و بە کێش دەوترێت گەنج؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم سڵاو لە جەنابتان لە بینەرانتان لە سەرەتاوە بابەتی گەنج بابەتێکە کە ئێستا جیهانی بەخۆیەوە مەشغوڵ کردووە. ئێمە وەکو ئاینی پیرۆزی ئیسلامیش هەر لەگەڵ دابەزینی وحی لەگەڵ هاتنی ئاەتە پیرۆزەکان و لەگەڵ فەرمایشتە شیرینەکانی پێغەمبەری ئازیز عەلەیهی سەڵات وەسەلام دیارە بەڕوونی کە گرنگیەکی تایبەت بە گەنج دراوە. بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بەیانەکە ئەفەرمێ لە ساحی حەشرە لە ڕۆژی حیسابە هیچ سێبەرێک نییە ئیلا سێبەری عەرشی خوا نەبێ ئەفەرمێ کۆمەڵی خەڵکەیە لەو ڕۆژەیە نەجاتیانە بێ. یەکێک لەوانە فەرمێ شاب نەشأ فی عیبادەتی الله، گەنجێک کۆمەڵە گەنجێک هەن ئەو گەنجانە هەر لە گەنجیەتیەوە ئەو مەرحلە عمرەیەی کە پێی ئەڵێن گەنجی لە دینداریە سەرفی کردو ئەوانە حیسابی تایبەتیان هەیە لای خوای تەبارەک و تەعالا لە ژێر سێبەری عەرشی خوای تەبارەک و تەعالا ئەمێنەوە. بۆیە هەر لە ئاینی پیرۆزی ئیسلامشە کە کەسێک بەوردی سەیری قورئان بکات دیقەتەدا قورئان سێ بەشە. بەشێکیان کە چیرۆکی پێغەمبەران و عەلەیهیم سەڵات وەسەلام و ئومەتەکانی پێشووە لە چیرۆکەکانیشە گرنگی بە گەنجەدا نمونەی دێنێتەوە، نمونەی پێغەمبەری یوسف دێنێتەوە، نمونەی گەنجێکی بە ئەخلاق و بە ڕەوشت و دامێن پاک دێنێتەوە، نمونەی گەنجێک دێنێتەوە کە خۆی چۆن پاراستووە لە تاوان. تەمەشاکە یەچیتە سوورەتێکی دیکە چیتە سوورەتی کەهف باسی کۆمەڵێک گەنجەکە ئینەهم فتیەتون کۆمەڵێک گەنج بوون وتیان ئێمە ئەو ناعەدالەتیمان قبوڵ نییە، ئێمە ئیمانمان بەخوای تەبارەک و تەعالا هەیە، ئێمە لەگەڵ ئەو شرکەیان نین. بۆیە ئەسحاب الکەهف هەمویان گەنج بوونە و تەنانەت کە باسی پێغەمبەر ئیبراهیمەکە عەلەیهی سەڵات وەسەلام ئەوێ بڵێ گەنج ئەو توانایی هەیە بە تەنیا دیقەت بدە ئەفەرمێ پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام بەتەنها گەنجێک بوو فتەن یوقال له ئیبراهیم، ئەواڵەن گەنجێک هەیە ئەو گەنجە پێڵەن ئیبراهیم ئەو بتەکانی شکاندووە و بۆی ئەلەوێ لە بت شکاندنەکەەوە گۆڕانکاری گەورە دروستە بێ. یعنی ئەلێرە ئاماژەیەکە بەوەی کە قورئان تیشک ئەکاتە سەر ئەوەی گەنج ئەتوانێ گۆڕانکاری گەورە بکات، تیشکی کردوتە سەر قۆناغێک لە قۆناغەکانی تەمەن کە پێی ئەڵەن گەنجێتی و چۆن خوای تەبارەک و تەعالا گرنگی پێداوە و تااقەت و توانایەکیشیدا ئەوها محاسبەشی هەر بۆیە حتا قیامەتە ئەفەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لا تەزولا قەدەمە عەبدین حتا یەسئەلە عن ئەربع، هیچ کەسێک بۆی نییە هەنگاوێک بڕواتە پێشەوە خەڵک لە ساحەی حەشر وەستاوە حیساب دەست پێ ناکە هەتا چوار پرسیار لێ نەکرێ. یەکێک لە هەرە پرسیارە هەستیارەکان کە ڕەنگە ئێستا خەڵکێک زۆر اعتیباری بۆ نەکە ئەوەیە خوای تەبارەک و تەعالا پرسیارەکە بۆمان بەیان بکە گەنجیەتیەکەت لە چیا سەرف کرد. کاتێک خوای گەورە تااقەت و توانایی داپێت، هێزێکی داپێت، جوانێکی داپێت، وزە و چالاکیەکت هەبوو، چیت کرد بۆ کۆمەلگای خۆت، چیت کرد بۆ بەڵاوکردنەوەی دین، چیت کرد بۆی خزمەتی مسلمانان بکەیت، خزمەتی بەشەریەت بکەیت، لەو قۆناغە تەمەنیە چیت کرد. ئەوەش دیارە بەڕاستی کۆمەڵێک ئاەت و فەرمودەن کە ئیسلام گرنگی تایبەت بە گەنجەدا بەڕاستی.
زۆر باشە مامۆستا ڕۆڵ و گرنگی گەنجان بە تایبەت لە سەردەمی پێغەمبەردا درودی خوای لێبێت چۆن بووە چۆن بتوانین ئێمە وەکو گەنجێک کۆمەلگاکەمان ئەو گەنجانی کە لە کۆمەلگاکەماندا بوونیان هەیە چۆن بتوان سوودی لێ وەربگرن؟ بەڵێ جارێ ئێمە کە جەناو دەفەرمی کۆمەلگا چۆن سوودیان لێ ببینێ ئێمە لە ئەو کۆمەڵە فاکتەر و عواملانەی کەوا کاریگەریان هەیە لە دروستکردنی گەنجێکی دروست و تەندروست ئەوەیە ئێمە ئاگاداری کۆمەڵە قۆناغی پەروەردەیی بین. ینی قۆناغە پەروەردەیەکان یەکەم خێزانە کە کاریگەری ڕاستەوخۆی و کاریگەری زۆر باشی هەیە لەسەر پەروەردەکردنی گەنجێکی دواڕۆژ. دواتر قۆناغەکانی خوێندن و قوتابخانە کە ئێمە وزارەتێکمان بۆ دیاری کردو کە پێڵەن وزارەتی پەروەردە بۆ ئەوەی گەنجی بە کەڵکمان بۆ بەرهەم بێنێ، بەڵام بەداخەوەی لە وڵاتی خۆمانە بینین. دواتر کۆمەلگا ئەم سیانە کاریگەری ڕاستەوە خۆیان هەیە لەسەر دروستکردنی گەنجێکی تەندروست. ئێمە گەرتوانیمان گەنجێکی تەندروست دروستکەین، دواتر ئەو گەنجە خۆی عەتایە بێ بەخشێ. بەڵام ئێمە ئەگەر گەنجەکەمان هەر دروست نەکرد بێ، ئێمە گەنجێکی بە هیممەت و خەمخۆر و دڵسۆزمان دروست نەکرد بێ، ئەو کاتە کۆمەلگا سوود لەو گەنجە نابینێ. بۆیە ئەگەر توانیمان گەنجەکە دروستکەین، گەنجێکی بە ڕەوشت و خاوەن پەروەردەیەکی جوان بێ، ئەو کاتە بەڕاستی کۆمەڵێک گۆڕانکاری گەورە ئەو گەنجە ئەتوانێ بیکە، هەر لە ڕووی داهێنانەوە، هەر لە ڕووی بەرە پێشبردننی کۆمەلگای خۆیەوە، هەم لە ڕووی ئەوەی کە ئێمە نمونەی گەنجی جوانمان هەبێ لەم وڵاتەیە لەم شارانەیە کە بەڕاستی نمونەی دڵسۆزی بن، نمونەی پێشکەوتن بن، نمونەی دینداری بن، نمونەی ڕەوشبەرزی بن. بەڵام بەداخەوەیستە ئێمە ئەعلامی کە ئەوێت چاواشەکاری بکە هەوڵەدا کۆمەڵێک گەنج بکاتە سەرمەشق، کۆمەڵێک گۆرانی بێژ و ڕێزمان بۆ هونەر هەیە، بەڵام کۆمەڵێک گۆرانی بێژ و کۆمەڵێک خەڵکی بەناو مۆدێرن و کۆمەڵە خەڵکی بەناو ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەس هەوڵەدەن شتێک پیاکەن و فۆڵە بۆ خۆیان زیادکەن، ئەمانە بوونەتە سەرمەشق بۆ کۆمەڵێک گەنجی زۆر لەم وڵاتە بەداخەوە. بۆیە ئێمە لە ئەگەڕێمەوە سەر ئەو پرسیارەی جەنابت کە یەکەم کردت، ئایا گەنج چه احتمامیشی پێدراوە، دوای ئەی بەسم بە پرسیارەکەی دووەمە و کاریگەری چییە؟ ئێمە لە ئیسلامە فەرمێ بۆی گەنج بتوانێت نمونەیەکی جوان بێ، ئەبێت چاو لە نمونەیەکی پێشووتری بکە. خوا لە قورئانە فەرمێ لقد كان لكم في رسول الله أسوة حسنة. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرمەشقێکی جوان بووە، نمونەیەکی زۆر بەرز بووە. ئەگەر گەنج ئەوێ عەتا بکە و گۆڕانکاری لە کۆمەلگا بکە، با سەیری پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وەسەلام. لە ئاەتی دیکە فەرمێ با نمونە بە پێغەمبەر ئیبراهیم دێنێتەوە. ئەلێرە ئێمە ئەوە تێگەین بۆی گەنج کاریگەری هەبێ لە کۆمەلگا، ئەبێ خۆی گەنجێکی پەروەردەیەکی جوان بێ و گەنجێک بێ بوو بێتە سەرمەشق بۆ کۆمەڵە گەنجی دیکە. ئەمە کۆمەڵە گەنجمان هەبێ بەداخەوە کە یعنی هیچ دڵسۆزیەکیان تیان نەبینی و ئەو تااقەت و توانەیەش کە لەو گەنجە دڵسۆزانە هەیە. یعنی بەڕاستی وڵاتی ئێمە پڕە لە گەنجی دڵسۆز، لە گەنجی خەمخۆر، لە گەنجی بەهرەمەند. ئەو تااقەت و توانایی لەو گەنجانەی ئێمە هەیە کە وڵات ئەبێ سوود لەم تااقەت و توانایە ببینێ و تەرجمەی کا بۆ ناو کۆمەلگای خۆمان، بەداخە ئەو تااقەت و توانایش لەم وڵاتی خۆمان ئەکوژن. بۆیە ئێمە ئێستا سواز بۆ خوای تەبارەک و تەعالا کۆمەڵە گەنجی باشمان بۆ دروست بووە، چۆن سەرمەشقی خراپ ئەیانە دروستکەن، ئەوان ئێمەش سەرمەشقی باشمان دروست کردووە. چۆن ئەیانەوێ بەلای خراپەیە کۆمەڵێک گەنج دروستکەن، ئێمەش کۆمەڵە گەنجمان دروست کردووە. چۆن مامۆستا ئیستا گرنگی پێ نادرێ وزارەتی پەروەردە کە ئەیدین کە وزارەتەکە خۆی پەروەردە گرنگی پێ نادرێ، ئێمەش توانیمانە نا خەڵکانێکی دڵسۆز بەڕاستی لەگەڵ پەروەردەی منداڵەکان لەگەڵ گەنجەکان، چونکە پەروەردەکردن بریتیە لە دروستکردن ئینسان، یعنی بریتی نییە لە نان پێدانی. ئێمە زۆر جار بۆ ئەوەی گەنجێکی کاریگەر دروستکەین دایک و باوکی لە وڵای مامۆستا بەداخەوە من ئەو هەموو تموحەی لەو منداڵی خۆم هەمبوو نەهاتە دی، ئەڵم تو ینی چیت بۆ کردووە؟ لە وڵای مامۆستا من نەمێشتۆ نەقوسانی بێ، نە لە خواردنی، نە لە جلوبەرگی، نە سەرمای بووە، نە گەرمای بووە. بەڵام ئەمە بە خاوەنکردنە، ئەمە پەروەردەکردن نییە. پەروەردەکردن ئەوەیە گۆڕانکاری لە فکری ئەو ئینسانەیە بکەین،
لە هەستی ئەو ئینسانەیە بکەین لە ئیمانیاتی ئەو ئینسانەیە بکەین ئەو کاتە کە ئێمە گەنجێکمان بوو بۆ نمونێکی جوان دڵنیابن کاریگەری زۆر باشی ئەبێ لە گۆڕانکاری لە ناو کۆمەلگای حتا ئێستەیەکێک لە ئەو هێزانەی کەوا حیسابی بۆ ئەکری لە ڕۆژ ئاوا ئەوەی ئەڵەن لەم وڵاتە ئیسلامیانە تاقەی گەنج زۆرە بۆی حتا ئەوروپا پێڵەن القار العجوز یعنی ئەو کەشوەرەی کەواهی پیرەکانە زۆرینەی پیرە بەڵام لێرە زۆرینەی گەنجە ئەو گەنجانە دڵنیام ئەگەر گرنگیان پێ بدرێ دڵنیام ئەگەر پەروەردەیەکی تەندروست بکرێ زۆر بەرەو باشی ئەم کۆمەلگایە بەرەو پێشەوە بن کاریگەری ڕاستەوە خۆیان ئەبێ و ئومێ دەکەین خوای تەبارەک و تەعالا ئەو کۆمەڵە گەنجەی کە هاتوونەتە پێشەوە موفەقیان بکە بۆ کاری باش و بۆ گۆڕانکاری گەورە لە کۆمەلگایە. مامۆستا چ شتێک کاریگەری ئەکاتە سەر پەروەردەی گەنجەکانمان لەم ڕۆژگارەدا بەلایانی باش و بەلایانی خراپیشە هەردووکی ئەبینین لە ناو کۆمەلگادا بەڵام ئەوەی کە زیاتر دیارە و بۆ پێی کە ئێوە دەسوپەنجەدان لەگەڵ چینی گەنجان گەرم بووەوە ڕۆژانە هەمومان ئەبینین تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیەیان کەسانێکمان هەیە گەنجانێکمان هەیە ڕوو لە مزگەوتەکانەکەین جیاوازیەکی زۆرە بینین کامیان پەروەردەیەکی باشە کامیان پەروەردەیەکی خراپە ئایا دەکرێت چ شتێک کاریگەری بخاتە سەریان بەڵێ پێشتر یونسکۆ باسی ئەوەیە کرد ئەوانەی کە کاریگەریان هەیە لەسەر پەروەردە خێزان قۆناغەکانی خوێندن قوتابخانەکان دواتر کۆمەلگا ئێستا خاڵێکی تازەیان بۆ ئیضافە کردووە خاڵێکیان کردوێتە سەری کە بەڕاستی ئەمەش بۆیە کراوەتە سەری فعلەن کاریگەری بووە مەسەلەی ڕاگەیاندن و ئەعلام ڕاگەیاندن و ئەعلام بە هەردوو دیوەکەی بە دیوی باش و بە دیوی خراپ ئێمە دیقەتمان داوە کۆمەڵێک گەنج بەڕاستی الحەمدوللا سوودیان بینیوە لە ڕاگەیاندن سوودیان بینیوە لەو تەکنۆلۆژیایی هەیە سوودیان هەیە وەرگرتووە لەو ئەپلیکیشنانەی کەوا هەیە بۆ ئەوەی توانای خۆیان بەرە پێش برن فێر زمان بوونە فێر کۆمەڵێک بابەتی کۆمپیوتەر بوونە فێر حتا تەنانەت قورئان خوێندنەوە ئاەتەکان حەدیسەکان هەموو کتێبەکان جاران کە لە مەکتەبێکی زۆر گەورەیە بوو ئیستا لە ئەپلیکیشنێکە کۆیەکەینەوە ئەمە کاریگەری باشی بووە لە بەرامبەرە کاریگەری خراپشی بووە ئێمە ئەگەر ئاگادار نەبین ئیستا ئەوانەی کە ئەبینین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڕاستی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە هەمان شێواز دوو لایەن هەیە دیوی باش و دیوی خراپ دیوە خراپەکەی ئەوەیە کە ئێمە وەکو باسم کرد کۆمەڵک سەرمەشق دروست بووە کۆمەڵک خەڵک کە بوونەتە قدوە و پێشەنگی خەڵک کە هیچ احتمامێکیان نییە هیچ خەمخۆرییان نییە بۆ وڵات هیچ لە گاڵتە و فشقیات و پێکەنین و نوکتە و هیچ سوودێکیان نییە ئەمانە بۆ وڵات حتا گەنجەکانیان بەرە و لای خۆیان ڕاکێشاوە گەنجەکانیشۆ خۆیان لاتوە بەڵام لە بەرامبەرا کۆمەڵێک مامۆستا کۆمەڵێک گەنج کۆمەڵێک کەسی کەوا خەڵک پەروەردەکەن توانیویانە شتی باش پێشکەش بکەن بۆ ئێستا توێژنەیەک هاتووە لە توێژنەکەی ئەڵێ دوو ئیتیجاه بەرەو سەرەوەیە دوو کۆمەڵ لە ناو هەموو مجتەمەعی بەشەریەتا بەرەو سەرەوەیە بەشێکیان ئەو ئیتیجاهن کەوا پێیان دەڵێن اللاموبالات ئەوەش تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئیعلام دروستی کردووە کەوا ئەمانن کە هیچ گرنگی بە هیچ شتێک نادەن وڵات کاول بێ وڵات وێران بێ چێ حکومەکە گەندەڵ حکومەکە دز حکومەکە حەقی نییە ئەم هەر ئەڕوە ئەم ئیتر ئەم تۆڕە کۆمەڵایەتە خۆ هەر ئەوها بڕۆ هەر تەواو نابێ دوو لە ڕوویەوە دوو لە ڕووبینەرانەوە مەیمونی لێ هاتووە هەر ئەوهاکە هەر ئەوهاکە هەر ڤیدۆ هەر تەواو نابێت لەم دار بۆ دار لەم ڤیدۆ بۆ ڤیدۆ ئەمە ئەم ئەتیجاهات لە هەموو جیهان بەرەو سەرەوەیە حتا ئەوروپا ڕۆژ ئاوا ڕۆژ هەڵات لای سین ئەناڵێنن بەدەست ئەوەی خەڵک ئەو گەنجەکانیان خەمخۆریان تیان نەماوە ئالوودەی کۆمەڵێک بابەت بوونە بۆ نمونە ئالوودەبوونی مۆبایل کەسێک ناتوانێت مۆبایلەکەی لە گەنجەکە بسەنێتەوە ئەمە ئەتیجاهێکە بەرەو سەرەوە ڕوا ئەتیجاهی دیکەش کە بەرەو سەرە ڕوا لە هەموو جیهانە بۆ ئێمە ئەبێ لە وڵاتی خۆمانە ئەگەر لە ڕێی وزارەتی ئەوقافەوە بێ ئەگەر لە ڕێی وزارەتی ئەعلام و ڕۆشنبیریەوە بێ ئەبێ زۆر گرنگی بۆ بدرێت کە ئەتیجاهی دووەم بەرەو سەرەوە لە هەموو جیهانە ئێستا توندڕەوی بەرەو سەرەوەی خیتابی تند بەرەو سەرەوە ینی سیاست مەدارێک ئێستا لە ڕۆژ ئاوایە ئەبێتە سەرۆک کە زیاتر قسە بە مسلمان بکە قسە بە تند بێ نمونەی ترامپ و نمونەی ئەوانەی ئەیانەی مسلمانەکان دەرکەن و جاران پێشووتر لە ئەوروپاش
ئەوانی باسی مافی مرۆڤیانە کرد، باسی حەقی لجوئیانە کرد، باسی کۆمەڵێک یاسایانە کرد، ئەوانە سەرکەوتن. ئێستا حتا لە خیتابی دینی لەناو هەموو دینەکانە لە یەهودیەتە لە مەسیحیەتە لە دینی ئیسلامشە ئەوانەی کە زۆر هاوارەکەن و زۆر ئەشیڕێن و زۆر یعنی بەڕاست و چەپ خەڵک کافرەکان ئەم ئیتیجاهش بەرەو سەرەوەیە. بۆیە پێویستەکە کە ئێستا دوو ئیتیجاه لە ناو گەنجە بەرەو تەشەنەکردنە بەرەو سەرەوە بەڕاستی تەشەنەی کردووە حیسابی بۆ بکەین ئەوەش بێ ئاگایی بوون و توندڕەویە. بۆیە ئێمە ئیعلام وەکو جەنابەت فەرمووت کاریگەری ڕاستەوە خۆی هەیە لە پێگەیاندنی گەنج بەڕاستی. زۆر باش مامۆستا لەم گێژاوەی ژیان کە باست کرد چ لە ڕاگەیاندن و تەکنۆلۆژیا لە چواردەوری گەنجاندا بوونیان هەیە پێویستە دایک و باوکان هەر لە سەرەتای پەروەردەکردنەوە چۆن پەروەردەی گەنجەکانیان بکەن؟ بەڵێ طبعا دیارە خێزان بناغەی یەکەمی پەروەردەکردنی گەنجە و لە ئیسلامشا تاکید لەو تێگەیشتنە کراوەتەوە زۆر بە واضحی بەڕوونی. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەفەرمێ كل مولود يولد على الفطرة فأبواه يهودانه أو يمجسانه أو ينصرانه. ئەفەرمێ هەموو مناڵێک کە لە دایک ئەبێ ئەیدێن بەو دایک و باوکە ئەم مناڵە بە فیترەتێکی جوان و پاک و ئیسلامەتی و بێ غەلوخەش دامانە دایک و باوشی. ئەمە دایک و باوکێتی ئەمە خێزانە ئەم مناڵەوە ئەکەن ببێ بە یەهودی ببێ بە نەسڕانی ببێ بە ئاگرپەرست یعنی کاریگەری ڕاستەوخۆ لەسەر پەروەردەی ئەم مناڵە بۆ دوا ڕۆژی کە عەقیدە و بیر و بۆ چوونی لەسەر دروستەکە خێزانە. و ئەفەرمێ خێزان ئەوەندە مەسئولیەتی هەیە حتا لای خوای تەبارەک وتەعالە کە محاسبە کرێ فەرمووی كلكم راعي وكلكم مسؤول عن رعيته. یەکەم جا فەرمێ فالأب راعي. ئەنجا فەرمێ گشتان شوانن گشتان بەرپرسن لەو شوانێتیەکە. یەکەم بەرپرسیارەتی دەربارەی ئەو منداڵ و گەنجە باوکێتی دواتر دایکێتی یعنی دایک و باوک ئەمانە هاوبەشن و مەسئولیەتی قورس ئەکەوێتە سەریانە بۆ دروستکردنی ئەم گەنجە. ئەم دایک و باوکە مەدرسەیەکن بۆ دروستکردنی ئەم منداڵە قوتابخانەیەکن بۆ پێگەیاندنی ئەم منداڵە سبەی دووسبێ کە ئەبێتە گەنج. ئەم گەنجە تەئسیراتی ڕاستەوخۆ لە قسەکانی لە قسەی باوکی هاتوۆتە پێوەی دیارە. ڕاستەوخۆ بە شێوازی تەسەڕوفاتی دایکی پێوەی دیارە هاتوۆتە ژیانیەوە. بۆیە خێزان ئەتوانێت کۆمەڵێک گۆڕانکاری گەورە بکە بەڵام بە شەرتێک لێزان بێ. هەنی ئێمە ئێستا بەداخەوە کۆمەڵێک دایک زۆر بەتوانایە لێ هاتووە لەوەی جۆرەها خواردن دروستکە چێشت لێنێ بۆ مناڵەکانی بەتوانایە جۆرەها شیرنی دروستکە دەستی خۆش بێ ئەوش پێویستە بۆ خانمان بۆ دایکان بەڵام بەتوانان نییە لەوەی چۆن گەنجێکی بەتوانا دروستکە. نازانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو منداڵی بکا کە 10 ساڵە جیاوازی ئەو گەنجە کە بۆتە 15 ساڵ و 18 ساڵ و 20 ساڵ لەگەڵ منداڵێکی کە 4 ساڵە چۆن پەروەردەیان بکە. خۆناغەکان چییە؟ کام قسە بکەم لای منداڵەکان کام قسە نەکەم چی بڵێم کاریگەری هەیە لەسەر منداڵەکان چی نەڵێم کاریگەری یعنی کۆمەڵێک خاڵ هەیە منداڵ ئەوەندە هەستیارە ڕاستە و خۆ لە خێزان وەریەگرێت دوای ئەم گەنجە تەئسیراتی پێوە دیارە. ینی بۆ نمونە حتا ئەوانەی کە دەروونزانن ئەڵێن بۆ نمونە ئەمەندە دایک و باوک بە منداڵ بڵێ بە گەنجەکەی بڵێ بە هەرزەکارەکەی بڵێ بخەوە بەیانی قوتابخانەت هەیە بخەوە بەیانی زانکۆت هەیە بخەوە بەیانی تاقیکردنەوەت هەیە. ئەم مناڵە قوتابخانە وای لێدە لە قوتابخانە شت ڕاچەڵەکەی حاخۆی حازرەکە بۆ امتحانەکەی کەیترسێنێ بەڵام پێویستی شکا بڵێ کوڕم بخەوە کچم بخەوە بەیانی نێژ بەیانیمان هەیە. یعنی ئەڵێ بە دووبارە بوونەوە شت زۆر تەئسیرەکە ینی کاڵێت کوڕم بخەوە بەیانی ئەبێ نێشکەین هەموو شەوە کچم بخەوە بەیانی ئەبێ نێژەکەمان لە کاتی خۆی بکەین. ئەمە لە مێشکی ئەم گەنجەیە ئەچەسپێ و ئێمە خێزان مەفهومێکی غەڵەت هەیە لای خێزانەکان بەداخەوەش ئەمەش کە زۆر پێویستەکە من ئەمە لێرەوە یعنی داوایەکم هەیە لە کەناڵی بانگەوازی پەیام کە بەڕاستیشی جوان و پەروەردەی و گرنگیدان بە گەنجەکەن ئەمە ئەگەر لە بەرنامەیەک ڕوون بکرێتەوە. ئێمە قۆناغێک هەیە دایک و باوک عاتفەی بۆ ئەڕوا حتا کۆمەلگاوای لاتووە عاتفەی بۆ ئەڕوا یعنی محاسبەکردنی تیانە پێی ئەڵێن هەرزەکار. باشە بەچی ئەڵێن هەرزەکار بەچی ئەڵێن گەنج بەچی ئەڵێن پیر
ئەم هەرزەکارە لای دایک و باوکی کوڕەکەی کچەکەی بۆتە تەلەبەی ئامادەی ئەڵێ بەخوا بە حاڵی نەسێنن بۆ نێژەکەی بیانی هەرزەکارە بەخوا قەیناک ئەوەی کرد بە هەرزەکارە منداڵەکەی گەورە بووە ئەوە گەنجێکی کامڵە هەندێک هەڵەی زۆر گەوراکە هەندێک غەڵەتی کردووە کە شاینەی ئەوەی دانی شوێنی قسەی لەگەڵا بکەی بڵێ کوڕم کچم گەورە بوویتە ئەم شتانە ئەڵێ قەیناکە هەرزەکارە بۆیە مەفهومی هەرزەکاری لای ئێمە خەڵک تێگەیشتووە لەو خۆناغەیە چیەکەی قەیناکە بەڵام لە مەفهومی حەقیقی و ئیسلامەتی و دینە لای خوای تەبارەک تەعالایە ئێمە گەر دیقەت دەین ئەوانەی کە گۆڕانکاری گەورەیان کردووە ئەگە بە زمانی ئیستەبێ هەرزەکار بوونە قائیدی جەیشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە هەموو جەیشی بردووەتە ڕێوە ئەبو بەکری صدیق و ئیمامی عومەر و ئیمامی عەلی لە ژێر دەستیا بوونە و قائیدی جەیش بووە ئوسامەی کوڕی زەید لە هەندێک ڕوایە فەرمێ 16 ساڵ بووە لە هەندێکیانە فەرمێ 17 ساڵ بووە لا ئێمە 16 ساڵ هەر زۆر گوناحات بۆ نێژ بیانیش دڵمان نایاڵیسێنین ئەوانەی فتوحاتی گەورەیان کردووە ئەوانەی قەستەنتینیان فتح کردووە ئەوانەی کۆمەڵک یعنی بڕۆ سەیری تاریخ بکە هەمویان 16 ساڵ 17 ساڵ 18 ساڵ بوونە بەڵام لای ئێمە ئەوانە هەرزەکارن بۆیە ئەمە شتێگەیشتنیەکە کە ئەبێت دایکان و باوکان وەکو باسی کە خێزان کاریگەری چیە خێزان ئەبێ ئەوە بزانێ ئەم مناڵە گەیشتۆتە قۆناغێک ئیسلام باس ئەو قۆناغانەی کردووە کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەتا منداڵە 7 ساڵە گەیشتە 7 ساڵ لە 7 ساڵ بە قسەی خۆشەوە هەوڵدە نێژ بکات بەڵام قۆناغی دیکە دێتە پێشە بێتە 10 ساڵ نابێ ئەمری پێ بکەی یعنی ئیتر تەواو بێ نێژەکانی بکە دواتر قۆناغی دیکە دێتە پێشەوە ئیتر ئەبێ محاسبە بکرێت ئێمە گەیشتۆتە قۆناغی محاسبەکردن قۆناغی ئەوەی داینی شوێنی هەڵەکانی بۆ ڕاستەوەکەی بۆی بەیانکەی کوڕم گەورە بوویتە کچم ئەمە شانی قبولکردن نییە ئێستا من حتا تەنانەت بە مناڵەکانم ئەڵێم باوە بۆچی ئێوە سەرەتایی بوون بە قەڵەمی ڕەساس ئەتان نووسی ماوەیەکە ئیستا دیقەتت داوە ئێوە بە جافە نووسن ئەڵێ وەڵا نازانم باوە هەر ئەمێ ینی سرنجی ڕاکێشم ئەڵێم هەتا مناڵ بووی ئاسان بوو بە قەڵەمی ڕەساسەکە غەڵەتێکشت بکردایە بە مساحەکە بسڕیاتەوە ئاسانە مناڵی تو ئەیسڕیەوە بەڵام گەورەوی بە قەڵەم جافەی سڕیتەوە بە ئاسانی هەڵەکەت ناسڕێتەوە ئەبێت هەوڵدەی ینی بیری لێ بکەیتەوە ئەنجا شتەکە بنووسی بە هەمان شێواز هەوڵدەی بیرکەیتەوە ئەنجا ڕەفتار بکەیت بۆیە خێزان بناغەی یەکەمی پەروەردەکردنی گەنجێکی تەندروستە و گەنجێکی بەکەڵگە بۆ کۆمەڵگە ئەوە قۆناغی یەکەمە دواتر قۆناغەکانی دیکە دێ بەڕاستی زۆر باش مامۆستا ئەگەر لە کۆتاییدا زۆر بە کورتی بەس ڕێنماییەک بۆ دایک و باوکان بۆ گەنجان بۆ ئەوی ڕۆڵێکی کاریگەریان هەبێ لە کۆمەڵگادا چییە بەس زۆر بە کورتی بەڵێ ئێمە بۆ دایکان و باوکان ئەگەر ئامۆژگاریمان هەبێ ئەوەیە کە هەست بە بەرپرسیارەتی بکەن ئەو ئەمانەتەی خوای گەورە داوێ پیان مناڵ ئەمانەتێکی قورس بووە کە دراوەتە ئەم دایک و باوکە ئەم دایک و باوکە بەرپرسن لە دروستکردنی گەنجێکی بەکەڵک بۆ کۆمەڵگا ئامۆژگاریشمان بۆ گەنجان ئەوەیە کە ئێمە ئەوانەی کە گەنجن تااقەت و توانایان هەیە بیرکەنەوە لە خۆیان خوای تەبارەک و تەعالا جوانیەکی داوە پێی بیرکاتەوە لە خۆی کە خوای گەورە تااقەت و توانایەکی داوە پێی وزەیەکی داوە پێی لە هیچ قۆناغێکی عومرا دوایی ئەوە بە ئینسان نادرێ و ئەو گەنجێتیە چۆن بەکاردێنی بۆ شتی باش ئەو گەنجێتی و تااقەت و توانای ئەم وزەیە چۆن بەکاردێنی بۆ گۆڕانکاری لە کۆمەلگایە چۆن ئەم کۆمەلگایی خۆت بەرەو پێشەوە بێ تا گەنجی خەڵک جۆ دووەگرێت تا گەنجی تااقەتت هەیە تا گەنجی ئەتوانی زۆر شت بکەی ئەتوانی شەو نەخوونی بکەی ئەتوانی بە دوواداچوون بکەی ئەتوانی توێژینەوە بکەی ئەتوانی کۆمەڵک بابەت بێنی بەڵام گەنجش ئەبێ ئاگاداری ئەوە بێ ئەگەنا ئەوکو باسمان کرد تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەوانەی کە ئیستا کاتی ئینسان ئەسووتێنن ئەوەن دەیزانی گەنجێتەکەی تێپەڕی کاتێک بەخەبەر دێ قۆناغی گەنجێتی تێپەڕیە و هیچ گۆڕانکارێکی لەم کۆمەلگایە نەکردووە و دایک و باوکەکەش دوایی بەخەبەر دێن ئێمە بۆ منداڵێکمان دروست نەکرد بۆ گەنجێکمان دروست نەکرد لە دوای خۆمان زکری خێرمان بۆ بێت لە دوای خۆمان ینی پاداشێکمان بۆ بێت تەنانەت گەنجی وا هەیە لە ساحەی حەشرە ئەمە کەمە کۆتا قسەکەم لە ساحەی حەشرە کە خەڵک هەمووی وەستاوە جەهەنەم تەکانەدا دایک و باوک دێنن بەرزە بێتەوە لە پێش چاو عالەم ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جلی ڕێز و کەرامەت ئەکرێ بەبەر ئەو دایک و باوکەیە ئەندا تاجێک لای خوای تەبارەک و تەعالا و دەکرێتە سەر ئەو دایک و باوکۆ خەڵک ئەفەرمێ خەڵکە لەن ئەمە چی کردووە
ئەم دایک و باوکەچی ئەڵێنمە ئەم دایک و باوکە گەنجێکیان بەرهەمێنا لە ژیانیانە تااقەتوانیان لەوەی بسەرف کرد گەنجێکیان دروست کرد کە شارەزا بوو لە قورآن کە گەنجێکی بەڕەوشت و بە ئەخلاق بوو فێری قورآنیان کردووە بۆیە پاداشی گەورەیە خۆناغی پەروەردەیی ڕاستە هیلاکەتە با دایک و باوکش هیلاک نەبنەوە بە عیبادەت بزانن بەڕاستی. زۆر باش دەستەکان خۆش مامۆستا زۆر سپاس بۆ مامۆستای ئاینی فەرهان غەریب کە لەم تەورە لەگەڵمان نابووی.